هەموو خەڵک فیلمەکەی بینیم ناخی کەس دیتم بەڵام ئەوە کە تکتم بەدەست نەدەکات. ئایا فیلمی کوردی وای لێ تکتت بەدەست نەکەی، تکتی سینەمان بەدەست نەکەی تا سەیری فیلمەکە بکەیت. با سەنگاندێک لەو فیلمی پەیکەری دڵ بکەین و ئایا فیلمی پەیکەری دڵ چۆن بوو؟ سڵاتان لەبێ هاوڕێیان ژیرزیاتان لەگەڵ چەناڵی یوتیوبی ژیر زیاد دەمێ باسی فیلمی پەیکەری دڵ بکەم. چیرۆکی فیلمی پەیکەری دڵ چیرۆکەی زۆر ئاسان و سادەیە، کوڕەکی هەژار کچێکی زەنجینی خۆش دەوێت، بەڵام باوکی کچەکەی ناراتەوە کوڕێ. کوڕەکە دەیەوێت بتە گۆرانی بێژ، دەیەوێت خۆی بسەلمێنی، بەڵام ژیانەکەی ئەوەندە قورسە، ئەوەندە ناخۆشە، چونکە کەسێکی بێ باوکە ناتوانێت ئەو شتانە بکە کە دەیەوێت و ناتوانێت بتە گۆرانی بێژەوە، پارەی نییە، ئەو هەلو مەرزەی لە بۆ نەڕەخسێ. کەسێکی خراپەکاریشمان هەیە، حەز بە چارەی کەس ناکات، حەز دەکات هەموو کەس لە من پێیەکانی وی بی و بەخۆی حکمی هەموو شتێکی بکات. فیلمەکەی دابەش دەکەمە سێ بەش، نوانی یەکەم و دووەم و سێمان هەیە. نوانی یەکەم کارەکتەرەکان دەبینین هەڵوێز، نارین، نزار سەلامی، ڕێشان حەمە، ڕەئوف و هەموو کارەکتەرەکانی دیکە. نوانی یەکەم دەبینین هەمویان بێکەوە سەب چڕۆکیان بە دیار دەکەوی، مەسەن هەڵوێز دەزانینکەوە باوکی مردیە بە ڕووداوەکی شەڕی پێشتری کوردی سەدام لێدایە، شەڕی پێشترەیە، زۆڕونکردنەوەی نادێن، بەڵام بەوەکو دیمەنەکان دیارە لە کات تەقینەوەکو بۆمباران شتەکانی لەک لە گوندەکانی کوردستان، یعنی زۆڕونکردنەوەی نادا فیلمەکە، بەڵام پێت دەڵێ ئەوە بەڵێ بۆمبارانکردنی گوندێکی کوردستانەوە باوکی پێشمەرگەی شەهید بووە، نازانم فەلاح شەهید بووە، زۆر گرنگی پێ نادا. لە دوای مردنی باوکی هەڵوێز لای کابرایەکیش دەکات کە وەکو خێرخوازەکە دەیوەرە لای منیش بکەم، پارە دەدەمێت و داک خۆت و داک و خوشکەکەشت بەخێو بکەیت. هەڵوێز کار دەکات تاوەکو خێزانەکەی خۆی بەخێو بکات. لەگەڵ کارکردنەکەشی حەزی لە گۆرانی وتنە و زۆر گۆرانی دەڵێ و دەنجی منداڵەکەش زۆر خۆشە، بەڕاستی دەنگەی خۆشیە، زۆر دەنجی خۆش. سێ کارکتەر دەبینین کە سێ برادرن لە منداڵی و برادرن، ڕێشان و هەڵوێست و نزار سەلامی. لۆی ناوەکانیان ناڵم لەبەرەوەی ناوەکانیانم لەبیر نییە ببورن، لۆیە بە ناوی ڕاستی خۆیان ناوی سێ و ئەکتەری دەینن. هەرسەچیان برادر، بەڵام لە منداڵیەوە هەست دەکەن کەوا کارکتەرەکەی نزار سەلامی کە کەسە خراپەکاری فیلمەکەیە حەسوودە و حەز بە چارەی کەس ناکە و حەز ناکە خەڵکەوە. لە منداڵی تۆزێک باز دەکا کە تۆزێک کێشەی هەیە لەگەڵ خەڵکی، بەڵام کاتێک گەورە دەبی لە گۆڕی کێشەی هەیە لەگەڵ خەڵکی. هۆکاری خراپەبوونەکەی باز ناکە، جەست ئەوەیە کابرایەکی خراپە، حەز بە چارەی کەس ناکە، ناوێت کەس دەی نزیک بتەوە و ناوێت کەشتی باشی هەبی و ناوێت کەشتی باش بەدەست بینی، هەموو شتەکان لە بۆ خۆی بی، لە بۆ خۆیتی ئارە نەوت، چکە هەز ناکەم لە بۆ خۆشی هەوڵدەوە کابرای، ئەسڵەن ئەوە دەزانم ڕق لە خۆشی دەبتەوە، ڕقی لە داچی دەبتەوە، ڕقی لە ژنی داهاتووی دەبتەوە، ڕقی لە خەزووری دەبتەوە، ڕقی لە هەموو کەسەشی دەبتەوە. لۆ نازانم دەتوانین تۆزە زیاتر باس بکەم، بەڵام ناکرد. هەڵوێز نواندەکی زۆر جوان دەکەوە، سوپرایز بووم کە بتوانانی ئەو نواندە جوانەکە. نواندەکەی زۆر جوانە و گۆرانیەکانشی زۆر خۆشە، بەڵام کێشەیەکم لەگەڵ گۆرانیەکانی هەڵوێستی هەیە لەو فیلمە، ئەویش ئەوەیە کاتێک فیلم دەست پێ دەکات لە هەموو فیلمە میوزیکاڵەکان ئەو کەسێک کە دەیەوێت بتە گۆرانی بێژ، فیلمی میوزیکالی باز دەکەم، نەک فیلمەکانی بۆلیوود کابرا دەرکی عەشی دەکات و گۆرانی دەست پێ دەکات. ئەوەی ناڵێ فیلمی ئەوان دەڵێن فیلمەکە میوزیکالیە. فیلمی میوزیکالی لە هەموو دنیای وەکو دەزانین کابرا دەیەوێت بتە گۆرانی بێژ، دەچی هەوڵ دەدا بتە گۆرانی بێژ، بەڵام لە کاتی هەوڵدانەکەی تێستی دەکات، غەڵەت دەکات، ژیانی ناخۆشە، قورسە، ئەو کەسەی مانێجەرەکەی ڕای لێ نییە دووبارە دەکاتەوە، قورسی ژیانی هەیە، ئازە گۆرانێک تۆمار دەکات، ئازە گۆرانەکەی لە باگراوند پێ دەبی، کاتە گۆرانەکەی تۆمار کرد، ئازە گۆرانەکان پڵی دەبی، ئازە دەتوانین دیمەنی جوان بە گۆرانەکانی دروست بکەیت و ئەسە ستەیج گۆرانی دەڵێن، لە ژووری گۆڵانی دەرێ، لە هەر جێک گۆرانی بڵێت. بەڵام ئەو فیلمەی هێشتا یەکەم دیمەنی هەڵوێستی دەبینین بە گەورەیی، کاتێککە تەمەنی گەورە بووە و کەسێکی پێگەیشتووە، گۆرانی لە باگراوندی هەیە. ئایا گۆرانی کەی تۆمار کرێەوە؟ دەبێت تۆزە واقعی بی. کێ گۆرانی تۆمار کرێ؟ لۆ گۆرانی پڵێ ئێستا حالێن، لەبەرەوەی کابرا نەبوویتە گۆرانی بێژ هێشتا گۆرانی تەزیل نەکردیە. گۆرانی گۆتیە بەدەن، دەتوانی بەدەن گۆرانی دابنێت بەبێ میوزیک، بەڵام ئەوە گۆرانی کامڵە، میکسی لەبۆ کرایە، تەرتیبات، مۆنتاژی دەنجی لەبۆ کرایە، سەڵتی تاوەخیندا، گۆرانی ستودیۆیە. ئایا کەی ئایا کەسێک چیرۆکی دەجێڕتەوە لە ئاخیرەکەی ئەوەز گۆرانەکانی گۆتێت دواتر هەڵ گۆرانەکان لە وەختاندادرێ؟ تێنەگەیشتم، لەوەی تێنەگەیشتم بۆچی گۆرانیەکانی هەڵوێستی لە بیدایەتی فیلمەکەی دەست پێ دەکات، کەچی بە خۆی دەبی فیلمی میوزیکاڵی وایە کابرا دەبی بچی هەوڵی گۆرانی وتن بدە، ئەوجا گۆرانەکانی کە تۆمار کرد، ئەوجا مخری دەچی گۆرانەکانیوی لە هەندێک دیمەن بەکاردێنی تاوەکو دیمەنی میوزیکاڵی دروست بکات. نەک هێشتا کابرا نەبیتە گۆرانی بێژ، گۆرانی تۆمار نەکردیە،
گۆرانی دەڵێت تێنەگەیشتم و حەز دەکەم کەسێک ڕوونکردنەوەیکی بدا لەسەر بابەتی بە تایبەتی مخرج جوان ئەرچنەوە تەماشای ڤیدیۆی من ناکەن بەڵام ئەگەر تەماشایان کرد حەز دەکەم ڕوونکردنەوە بزانم بەڕاستی بۆچی ئەو بابێ بەسەر خاتونارینی ڕۆڵەشی جوان دەجێڕی هەرچەندە یەکەم زاوێتی بەڵام دەورەکەی جوانە و ناتوانین کاری لێ بکەیت کە دەورەکەی ناشرینە یاخود خراپە یەک کێشەیەکی دیکە هەیە ئەویش زمانە و لەهجەی قسەکردنیەتی زۆر واقعی ڕۆژانە نییە یعنی کەسێکی ئاسایی نیە بڵێ لە شارێکی کوردستان گەورە بوو بیتن و لەهجەی بۆ شێوازە بێت چکە لە دەرەوە ژیە زمانەکەی تۆزە قورسە ئەنی لەهجەکەی تۆزە قورسە بەڵام ئەوە کێشەی لە بۆ من دروست نەکردووە زۆر تام چێژم لە نوانێوی بینی و پێم وایە ئەکتەرێکی چاکە و داهاتوشی زۆر باش دەبی و هیوادارم داهاتوشی باشە بێت نزار سەلامی بێگومان ئەکتەرێکی نازداری سینەمایە و یەکە لە باشنی ئەکتەرەکانی کوردستان و لە مێژووی کوردیش تقریبا ئەکتەرێکی چاکە نوانەکەی زۆر جوانە بەڵام کێشەم لەگە کارەکتەرەکەی زۆر باش نییە هۆکارەکەی ئەوشەکە ڕوونکردنەوە نەدرێت لۆ کەسێکی خراپە و تاڵ ڕێشان و حەمەڕەوف باوکو کوڕ باشترین شتی ئەو فیلمینە بە بڕایمە کۆمیدیترین شتی ئەو فیلمینە و باشترین شتی ئەو فیلمینە لەبێ خۆم ئەو دوای تێدا نەبە ئەو دو ئەو کۆمیدیایە و ئەو پەیوەندیە باوکو کوڕە کۆمیدیە کوردیان نەبایە فیلمەکە تامەچکەی دەبوو لەکنم لەوانە من گوت بە فیلمێکی زۆر خراپە بەڵام ئەو دووە فیلمەکەیان پاراست و فیلمەکەیان خۆش کرد بەتابەتی لە هەندێک جار دیمەنەکانی فیلمەکە ئەوەندە بە سەقەتی مۆنتاژ کرایە ئەوەندە بە ئیزعاجی مۆنتاژ کرایە ئەوەندە دیمەنەکان بە جەمپ و بە ناخۆشی کۆتایی پێدەی ئەوانە بە قسەیەکی کۆمیدی تەنانەت حەمەڕەوف کاتێک سەیری ڕسمەکەی خۆی دەکات خۆی بە گەنجی دەبینی دەڵێ زۆر جوانی خۆی بەخۆی دەڵێ دیمانێکی کۆمیدی یعنی ئەمە زۆر پێکەنیم هەڵ ینی باوەڕم نەدەکرد ئەوەندە لە دیار فیلمی کوردی بە تایبەتی ئەو فیلمە پێ بکەنم زۆر پێکەنیم کە فیلمەکە بەخۆی دراما و میوزیکاڵە تۆزێک لایانی ساد و خەماویە لەوەی لایەنی کۆمیدی بەڵام زۆر کۆمیدی بوو و پێم خۆش بۆ ئەو دوانە و حەز دەکەم فیلمێکی تایبەت بە حەزی خۆمە فیلمیشی تایبەت لەسەر ئەو دوای ببینم و ئەو دووە ببنە کارکتەری سەرەکی چکە بەڕاستی کێمیستری و پەیوەندی نێوانیان زۆر جوانە ڕێشان ئەکتەرێکی چاک ڕێشانم زۆر خۆش دەوێت و حەمەڕەوف بەجددی ئەکتەرێکی چاکە حەمەڕەوفم دیتی لە نزیکەوە کابرایەکی چاکە سپۆرتە قسە خۆشە و هیوای باشترینیان لەوە دەخوازم بەسەر مۆنتاژی فیلمەکەی هەندێک هەڵی تەکنیکی مۆنتاژی تێدایە بەڵام زۆر گەورە نیە بەڵام یەکەچیان گەورەی یەک لە دیمەنەکانی فیلمەکەی ئەوەیە کە هەڵوێست و نارین لەسەر چیای ئەزمەرە شوێنێکی بەرزە سەیدی سلێمانی دەکەن تەسویرەکە عامە هەردووشیان بێکەوە ڕاوەستانە چەند کەت جەمپەچی تێدایە مەسەڵەن کوو بووە ئەوان تەسویری کلۆزیان وەرنەگرتیە نزیکیان وەرنەگرتێت تەنیا عامیان وەرگرتیە بەڵام کاتێک کە دیمەنەکان زۆر دووبارە کاتەوە هەڵیان کردیە مخریج لە کاتی مۆنتاژی هیچیان لەبەر دەست نەبووە مۆنتێر هیچی لەبەر دەست نەبووە تاوەکو جەمپەکان بشارتەوەی خت جەمپەکان بەستن چێت چۆن بۆ شێوازەیە چۆنی باشی ئەوانە جەمپانە ناکرێت لە فیلمدا هەبێت فیلم نابێت هەتا لە ڕیکلام و کای ڕۆژانەی تەلەڤیزیۆنیش ئەو جەمپانە ناکرێت جەمپت هەبوو پێویست ئەو دیمەنە کۆتایی بوو دەی بچیە کلۆز عام کلۆز بەسەر لەوانەیە کە سینەمای بێ فیلمی ڤیدیۆی ببینی دەریامیش دەزانم دەزانم ئێشتانە بەڵام جەمپی تێدایە پێت دەڵێ ئەو فیلمە جەمپی تێدایە دە جەمپی لە سێکی تێدا واتە دەمژمە خزمێکی خۆم لەگەڵ بوو کە هیچ لە کاری تەلەڤیزیۆنی مۆنتاژ هێشتا نازانی ئەو دەیگوت جەمپە یعنی ئەو کەسێکی ئاسایی بەڵام شارەزار لە فیلم دەیزانی کەوە جەمپە بۆیە جەمپی تێدا هەندێک لە دیمەنەکان کۆتاییەکەیان خۆش نەبوو بە یەک کەلیمە کۆتایی پێدا دواتر دیمەنی داهاتووی لە دیمەنی ژنیانەکەی ڕێشانی کە دیمەنێکی زۆر جوان بوو زۆر جوان تەسویر کرا زۆر جوان نواندنی لەبۆ کرا زۆر پێکەنی بە دیاری و دیمەنەکە جوان بوو بەڵام کاتێک خراپەکاری فیلمەکەی دەهات کە زەعیفترین شتی ئەو فیلمەیە خراپەکاری فیلمەکەی هات دەویست جەوەکە تێکدا بە یەک قسە کۆتایی بەو دیمەنە جوانە هات قسەکەش هیچ معنی نەبوو چۆ دیمەنەشکە کە هیچ پەیوەندی بەو دیمەنەیەوە نەبوو خۆم ڕاست دیمە دەگۆڕێنای پەیوەندیان زۆر بەیەکەوە هەی بەڵام ترانزیشنێکی خۆشە بینە کە فێدی ڕەش بستە عقارش بەس دیە و کێشەیەم لەگەڵی هەبوو ئەویش لەوانە کێشەکە لە دەقی فیلمەکەی بی لەوانە کێشە لە مخریجی نەبی یاخود کێشەکە لە دەقی نیە لە مخریجیە نەیزانی ئێرەت لێ بکە یاخود ویستی چی بکە بەڵام لەبەر ئەوەی فیلمەکە زۆر درێژ بە ویستیان کورتی بکەنەوە وەتی بە لێرە ئەو ساکرفایسی بدەین بە ئەوە چنێک مهم ئەو کێشەم لەگەڵەوە حەز دەکەم باس بکەم نوانی سێم تۆزە کێشەی هەبوو ئەوی کێشەکە چ بوو خراپەکارەکان هەر دەبنە سێ خراپەکارە و کاتی بابی و نزار سەلامی وە کەلتوری کوردیش لێرە خراپەکارە ڕاستی هەر سێکیان هەر سێ خراپەکار بە شێوەی جوان ڕوونکردنەوەیان لەبۆ نادرێت تەنیا کابرا دەرێ من نامێت کچی خۆم بدەمە تو لۆ ناتەوێت نامێت چکە کابراکی فەقیری ئەخەر ماما من کچەکە زۆر خۆش نامێت خۆشەویستی چ ئایچە
لەو لەقتانە هەڵوێز دەست بە گریان دەکات کە خۆش نییە لەسەر شاشی پیا و چەند جارێک بگریە ئەم بەخۆم یەک بەخۆم وەکو ڕێی خۆمەوەیە حەز ناکەم پیا و بگری تۆزە لە شخصەتی و پیاوی دێتە خوارە ئاینە و دەزانم گریان لە پیاویشە کامە ڕحمی هەبی دەگریە پیاو دەگریە بەڵام پیاو کە گەیشتە قیمە دەگرێت کە گەیشتە قیمەکەی نییە ڕاستە کەسەکەی زۆر خۆش دێ بەڵام پیاو لە چاو پیاوی دەست بە گریام کە جارێک نا دوونا سێ جار لەیەک فیلمی ئەوام کرد بەڕاستی شەندەری پێ بوو شەندەریکەم دانابوو دەمگوتە خێزان کە دیمەنە خلاص بوو ئەوجا پێم بڵێ باس ئەو ناتوانم تەمشای کەسە چی بکەم سێ جار لە فیلمێکی بگریە پیاو ناتانم وەکو خۆم ناتانم ئەتوو دەتانی پێ دوایە پیاش دەی بگریە ئۆکێ مزانم دەی پیا بگریە بەڵام زیاد لە حەد لەسەر مەسەلەی خۆشەویستیش زۆر مشکلە لەگە گریانی هەو بەڕاستی هەرچەندە هەڵوێز نوانەکەی زۆر جوان بوو کە دەگریە بەڵام حەزم نەدەکرد بگریە دەمویست تۆزێک بەقوەتر بی تۆزێک باشتر بی پیۆ هەموو فیلمەکە بەگشتی فیلمێکی مامناوەندی باشە ناتوان بڵێ فیلمێک زۆر باشە فیلمێکی نایە بە شتی وانییە بە حیاتی کورد نەیزانێ فیلم دروستکەی لەو فیلمە هەیە نەخێر و ناژڵێم ئەو فیلمە زۆر خراپە شتی واش نییە فیلمێکی مامناوەندێکی باشە یانەک مامناوەندێکی خراپ مامناوەندێکی باشە و سوپاسی هەڵوێز دەکەم کە ئەو فیلمی بەرەمی نییە هەرچەندە لە بۆ خۆتی بەڵام لەگەڵەوەش لە بۆ خۆتی قازانجی هەمووانی تێدایە وەکو بینەر وەکو سینەما وەکو کللتور کە بتوانین بچنە سینەمای تەماشاکەی واگە فیلمەکەش نێتیە و پێت دەڵێن بڕۆ سەیری فیلمەکەی بکە تا نوتێژی خۆی تێدایە هەندێک کێشەی تێدایە بەڵام ئەگەرە تو زۆر نەچێنە عمقی شتەکان هەندێک شتێ وازی لێبینی دڵێ گەڕێ بە ئەو قەینە با ئەو هاوی قەینە با ئەو هاوی چێشە لەگەڵ نابێت لەوەرە پێم وتی فیلمەکە زۆر کۆمیدیە دراما و شتەکان فرە دەچکەم بە خۆش بکەیت بە چیرۆکی خۆشەویستی زۆر نایەت کە 2019 چیرۆکی خۆشەویستی لەو ئاستەی نمایە ئێستا کابرەیەکە چیەکە چی خۆش بێتن بەو دەرەجەی خۆشی بێ داسی دەگەری دەڕوا ئێستا دنیا وای لێ هاتیە لە هەموو دنیاشە وایە بەس دێرەوە هانیە بەو دەرەجەی خۆشی بێ کە برێ من ناژین و بێت و تۆ خلاصتەوە دەست دەگری دەڕوا نەک چی لە باوی پارێتەوە دەست بەگریان بکەوە نانام بە پێم وایە دەستکەوتێکی باشە لە بۆ سینەمای کوردی وە خەڵکەکی زۆر چوتە دیار سینەما فیلمەکەش ڕاستە فیلمەکە کەمتر لە ملیۆنێک دۆلاری تێچوە بەڵام دەکرا هەندێک شتی باشتر کرابە بەڵام دەزانم ماوەکەیان کورد بووە لە ئەو کاتی تەسویری و مۆنتاژەکەی کورد بووە توانیتیان یەک ترێلەر دوژکات ترێلەرەکەی ترێلەری ئەو فیلمەی گەلە خراپە لە چاو فیلمەکە زۆر باشتر لە چاو ئەو شتێک کە ڕکلامیان بۆی کرد چکە ڕکلامەکەی هیچ خزمەتی فیلمەکەی نەکرد خەڵک بەواسطەی ترێلەرەکەی نەچوە سینەمای بەواسطەی ئەوەی چوە سینەمای خەڵک زۆر چوە سینەمای بیدایەت وەکو خۆشەویستی نیشاندا ئیدی بۆ عادەت خەڵک چوو وە شتێکی باشە و هیوادارم بەردەوام بن و هیوادارم شوان تۆ وەکو خۆی سار نەبتەوە بەردەوامی بدا و هیوادارم بەس ژانڕەی دراما نەکرێترە فیلم وەکو بیر لە ژانڕی دیکەش بکەنە بەڵکو بەخۆ خۆم حەزم لە فیلمی خەیاڵ زانستی کوردیە کە زۆر کەمە و پێویستی بە پارەیەکی زۆر نییە باوەکە داتوانن یاخۆت فیلمی کرایم تاوان کوردستان پڕی تاوانە دەتوانین بەکەیف خۆمان فیلمی تاوان دروستکەین فیلمی ڕێزەرڤۆر دۆگس کە یەکە لە خۆشترین فیلمەکانی تارانتینۆ و یەکەم فیلمی تارانتینۆی فەرمیە کە دروستی کردیە کەمتر لە ملیۆنێک دۆلاری تێچووە فیلمێکی کلاسیکە لە سینەمای جیهانی کەمتر لە ملیۆنێک دۆلاری تێچووە شوان تۆ دەتوانیت دروستی بکەی وەرتوانی بکەی و ئەمە لەگەڵتین وەکو بینەر وەکو ڕەخنەگر ئەو کەسەکی کە دەتوانم لە میدیا لە هەزۆر شوێن فیلمەکەی باسکەین و گەورەی بکەین و خەڵک هەم دێ بستە دیار سینەمای ئێمە لەگەڵتانین پارە بە سینەمای کوردی بدەن و بەردەوامتان هەبێت ئەو ڕەخنانێک کە باسشم کرد جەست بۆ ئەوەیە بەس لە ئەوەیە تا فیلمی داهاتوو و بەرهەمی داهاتوو باشتر بکرێ و چاو بۆشتان دابەخشێنرێتەوە نەک لە قورسایی فیلمەکەی بینمە خوارێ نەخێر هیچ مەبەستە خراپ نییە تەنیا لە بۆ ئەوەیە حەز دەکەم باشتر ببینم فیلمی باشتر ببینم و حەز دەکەم ڕێی خۆشم دەم کەسێک کە تۆ سینەما پارێ سەرف کرد هەمووان حەق خۆمانە ڕێی خۆمان دەبڕین چونکە جوانی سۆشەڵ میدیا لەوەیە ڕێی خۆمان دەرببڕین تا ڤیدیۆیەکی دیکە بای